کۆنگرە ڕۆژنامە نووسی ئەو کەسە بکەین کە خۆی ناوناوە سەرۆکی ئەنجومەنی ڕاستیا هیچ بەڕێکەکانی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ بۆ ئێمە تووشی شۆکی کرد لە ئێمە ئەمڕۆ چاوەڕێی ئەوە بووین کە خۆی و وەزیری دارایی بێن و لابردنی ستەمی موچە لابن و لە هەمان کاتە سەقفێکی زەمەنی دیاری بکەن بۆ ئەوەی کە موچە فەوتاوەکانمان بگەڕێتەوە بەڵام لە ڕاستیە ئەوەی کە ڕوویدا و ئەوەی کە خەڵکی کوردستان بینی لە میاکەیانەوە کۆمەڵێ چابەست بوو کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی خستیانە ڕوو ئێمە وەکو ئەنجومەنی خۆپشاندەرانی پارێزگای هەڵەبجە بەتوندی ئەو بڕیارانە ڕەت دەکەینەوە و پێمان وایە سەرەڕای ئەوەی لە ژێر فشاری ئازادی خوازان و خەڵکانی بێدەرەتانی کوردستان ئەو بڕیارانە هاتوونەتە بوونەوە بەڵام ئەو بڕیارانە چینەوە پێمان وایە ئەبوو ستەمی موچە لابرایەوە سەقفێکی زەمەنیش دیاری بکرایە بۆ گێڕانەوەی موچە خوراوەکانمان و لە ڕاستیە دیسانەوە وەک پیشەی هەمیشەییان کەوتنە بڵاوکردنەوەی کۆمەڵێ هەڕەشە و گوڕەشە بۆ ئەوەی ئازادی خوازان ساردکەنەوە لە بەرامبەر هاتنە سەر شەقامیان ئێمە بەوانەڵێن خەڵکی کوردستان لە هاش و هوش و هەڕەشە و گوڕەشەی ئێوە ناترسێ چونکە هەر ماوەیەکی کەمە ئێوەمان بینی لە بەرامبەر لە دەستدان و داگیرکردنی لە 150 خاکی کوردستانە ئێوە هیچ مەردایەتێکتان نەنوانوە ئێمە ئەمێنینەوە لەسەر شەقامەکان سبەینێ ئێمە وەکو ئەنجومەنی خۆپشاندەرانی پارێزگای هەڵەبجە خاڵ بە خاڵ وەڵامی ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسیە ئەدەینەوە بەڵام ئەم شەو ویستمان بە خێرایی ئەو بڕیارە ڕەتکەینەوە و درێژە بە ناڕەزایەتیەکانمان بین هەر سبەینێ خوایار بێ لە هەڵەبجە درێژە بە ناڕەزایی و هاتنە سەر شەقامانەدەین و سپاسانەکەین. ماوە ساگەر پێم بڵێت شۆمان لە کێنیان سەرۆکی حکوومەت ئەوەی وتکەمە بە هەموو شێوەیەک بەتوندی